من دەنگم دا دیارە دەنگدانیش مافی هەموو تاکێکە ئەو خەڵکانی ناڕازیشن دەتوانن بە دەنگدانیان بچن سزای ئەو خەڵکانە بدەن کە بە دڵیان نیم بەڕاستی بەڵام حەقی وا بە خەڵک بچێت دەنگ بداوە یان پاداشتی ئەو حیزبانە بکاتەوە یاخود سزایم بدا من خۆ زۆر خۆشحاڵ نیم بەم هەڵبژاردە بەڕاستی چونکە من چاوەڕوانی ئەوم دەکرد چۆن بڕ نازانم ئەو دەبێت لە سەرۆکی لیستەکە بپرسن کە بانگەشیان کردم ئەمە مافی هەموو تاکێکە کە بێت دەنگ بدا بەڕاستی ڕاستم بانگەشم نەکرد بۆ هەیە کێشانەی کە دروست بوو ناوێکێتیەوە بەڵام ئەوە مافی هەموو تاک کە بێت دەنگی خۆی بدا پێشبینیتان بۆ دوای هەڵبژاردنەکان چییە کاک لاهوت؟ من پێم وایە بەداخەوە ئەوەی کە من پێشبینیم دەکرد ئێستا شتێکی تر دەبینم مەرجعەتی کورد جارێکی تر لە دەستی تاکە بنەماڵەیەک و تاکە حیزبێک دەبێت لە بەغدا کە ئەوە شتێک بوو ئێمە دەماویست هاوکێشەکان بگۆڕین بەڕاستی لە پێکەنانی هاوپەیمانەتەکەمان لەگەڵ گۆڕان و لێک تێگەیشتن لەگەڵ لایەنەکانی تر ئێمە بە تەمامینم جارە مەرجعەتی کورد لە دەستی بنەماڵەیەک کە من پێم وایە کەم و کورتیان زۆرە لە حکومڕانی و خوێنی خەڵکیان مژیوە و قوتی خەڵکیان بڕیوە بتوانین لە دەستیان دەربێنین بەڵام بەداخەوە ئەوەی کە دەبینیم ئێستا لەسەر سینیەکی زێڕین دووبارە مەرجعەتی کوردیان لە بەغدا تەسلیمی یەک بنەماڵە کردووە. کەرکووک جیاوازە من داوا لە کوردستانیانی کەرکووک دەکەم کە بچن بەرەو سنووڕەکانی دەنگدان دەزانم ماوەیەکی کەم ماوە بەڵام بچن لەوێ دەنگی خۆیان بدەن بە ئەو کاندیدانەی کە بەڕاستی بە شایستەیان دەزانن وێرایەتیان بکەن لە بەغدا. لەگەڵ ئەوەدان دوکتۆر بەرەو ساڵح بێتە بە سەر کۆماری عێراق لەگەڵ ئەوەدان دوکتۆر بەرەو ساڵح بێتە پێم وایە ئەوە دەبێت لایەنە سیاسیەکان هەمویان کۆک بن لەسەر چێ دەبێت بەسەر دەبێت هەموو لایەنە سیاسیەکان کۆک بن لەسەر چێ دەبێتەوە سەر مافی تاکە حیزب نیە سلێمانی چۆنە بینی؟ دۆخی سلێمانی من لە ئێوە دەپرسم من نازانم خۆتان من لە پرۆسی سیاسی نەچوومەتە دەرەوە تەنها ئیسراحەتێک دەکەم دەسەڵاتی هەسەر وەرەگریتەوە دوای هەڵبژاردن ئەگەر حیزب ما بێ ئەوە ئیتر لە پرۆسی حیزبیە ئەم کێشانەی گلای دەکەین و ئەگەر حیزبیش نەما بێ ئەم شتانە بە هێز و بە شقاوی یەکلای بگرێتەوە ئیتر لكل حادث حدث پشگیریش کاندیدێکی کردووە هەڵبژاردنە من ڕاستەخۆ پشگیریش کاندێکم نەکردووە تەنها فەیسەڵی کەریم خان کە داوای لێکردم پاڵپشتی بکەم ئەگەنا هەموو کاندیدەکانم بە کاندیدی خۆم